بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أو آية بيروزانيك كاكراوش خوێندیەوە پیان ئەوترێ ئاەتەکانی ڕۆژوو لە سوورەتی بەقەڕەیە. ئاەتەکانی ڕۆژوو کۆمەڵێ پەیامی زۆر تایبەت بە ئێمە ئەدەن. رب العالمين فرمى: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. هو إيمان داران ڕۆژوو لەسەر ئێوە فەرز کراوە هەرچۆن لەسەر ئومەتانی پێشوو فەرز کراوە. هەدەف لە ڕۆژووگرتن و ڕۆژووبوونە لەعەلەکم تەتەقون، بۆ ئەوەیە تەقوای خواتان هەبێ و ئاستی خواناسی و پەلە باڵاکانی خواناسی ببڕن. عولەما فەرموون هەندێک لە فەرزەکان هەیە هەموو ئومەت و پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام تیا مشارەکەیان کردو، هەندێک لە فەرزەکانیش هەیە مشارەکەیان نییە. بەنمونە زەکاتمان هەیە، عولەما فەرموون ئەو فەرز و ڕوکنە کامەیە کە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام قەت نەیان کردووە بریتێ لە زەکات. هیچ پێغەمبەرێک نییە زەکاتی دابێ، چونکە هیچ پێغەمبەرێک خاوەنی ئەموالی شەخسی خۆی نەبووە تاوەکو زەکات بدە. نوێژ یەکێکە لەو عیبادەتانەی کە هەمووان تێیە مشارەکەیان کردووە. ڕۆژووش یەکێکە لەوانەی کە هەمووان پێکەوە مشارەکەیان کردووە. چۆن ئومەتانی پێشوو ڕۆژویان لەسەر فەرز کراوە، لەسەر ئێمەش فەرز کراوە. شێوازەکەی نەوعیەتەکەی گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئیمامی تەبەری فەرمێ مانگی ڕەمەضان بۆ یەهود و نەساڕاش بە هەمان چەشن بوو، بەڵام یەهود و نەساڕا هەردووکیان ئەهاتن ئەو کاتانەی کە ئەکەوتنە زەحمەتی و ئەکەوتنە کاتی گەرما، ڕۆژەکەیان هەڵ ئەگرت ئەیان خستە کاتێکی فێنکی، لە مانگێکترا قەرەبوویان ئەکردەوە. یەهودیەکان 10 ڕۆژ زیادەیان ئەگرت و نەساڕاکەش 20 ڕۆژ زیاتر بۆی قەرەبووی ئەوە بکەنەوە کە تەئخیریان کردووە. ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم تاکە ئومەتێکە کە توانی بێتی ئەم فەرزە وەکو خۆی جێبەجێکە، مانگی ڕەمەضان بە متەکامیلی جێبەجێکە. یەکێک لەو پرسیارانەی هەمیشە ئەیهروژێنن بەرامبەر بە ئێمە، ئەڵێن ئێوە مانگی ڕەمەضانتان هەیە و لە مانگی ڕەمەضانیشە نازانن کەی دەست پێ ئەکەن و نازانن کەی تەواو بن. ئێمەش ئەڵێن واجباتی ئێمە لە عیباداتەکانمانە خۆمان بۆ خۆمان تەحدیدی ناکەین بۆ خۆمان. ئەوە خودایە جەل جەلالوه بڕیاری داوە بە پێی علاماتی گەردوونی لەسەر ئێمەی فەرز ئەکە. بۆیە هیچ بەلامانەوە سیر نییە، جارێک لە هاوینا ئەیگرین، جارێک لە بەهارە ئەیگرین، جارێک لە چلەی زستانە ئەیگرین، لەو پەڕی گەرمە لەو پەڕی سەرما. ئەگەر تۆ 36 ساڵە عمرت کرد و مانگی ڕەمەضان تێیە بە ڕۆژوو بووی، کاتێ ئەچیتەوە حوزوری خوا یەک ڕۆژ نەماوە کە تۆ تێیە بە ڕۆژوو نەبی. ئێمە ئەتوانین خۆمان ڕۆژەکانی ساڵ تەحدید کەین و عیبادەت دانین، نا حتا نوێژمان ئێمە ڕەبتی بە چیەوە هەیە؟ ڕەبتی بە گەردوونەوە هەیە. نوێژمان سەیری خۆرەکەین، ڕۆژوشمان سەیری مانگەکەین. ئەم شێوازە لە مانگی ڕەمەضان و بەرەکەتی ڕەمەضان هەدەفێکی زۆر گەورە لە پشتیوەیەتی. ئەی تەسەوور کە ئێمە لە غێری مانگی ڕەمەضانەکە بە ڕۆژوەبی زۆر بە زەحمەت بە ڕۆژوەبی، لە مانگی ڕەمەضانە ئاسانتر. هۆکارەکەی چیە؟ ئەو پێکەوە بوونەیە. هەر کاتی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێکەوە هەنگاوێکی نابێ، خوا زۆر بەرەکەتی بەسەرا بەراندووە، زۆر کاری بۆ ئاسان کردووە. نەک هەر ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئومەتی پێشینی تریش هەر لەگەڵ تۆیا بوون لەو مانگەیە. بۆیە کاتێک کە تۆ بە ڕۆژوو ئەبی تەسهیلاتی زۆر گەورەت بۆ ئەکرێت لایەن ڕەب العالەمینەوە، زۆر کارت بۆ ئاسانەکرێ، هەنگاوی زۆر گەورە ئەنێی. هەدەفی ئەسما و گەورەش لە پشتی ڕۆژووبوونەوە لەعەلەکم تەتەقون، بۆ ئەوەیە لە ڕەب العالەمینتان بترسن و لەو نزیک بنەوە. سەفینەی نەجات بەچی ئێمە ئەتوانین ڕزگارمان بێت؟ بەتایبەتی لە زەمانی فتنەکانە
یەکێک لە هۆکارە زۆر بەهێزەکان لە زەمەنی فتنەیە کە ئینسان ڕزگاری بێ تەقوابوونە. ئایا تەقوا چەندێکە چۆنێک؟ هیچ دوو موسڵمانین لەسەر زەویە خواناسیان وەکو یەک بێ، هیچ دوو موسڵمان. ئێمە سیر نەکەین ئەچیتە مزگەوتێکەوە فڵانە کەسمان داعیە ئەو مەلایە ئەو مەسەلەن مەسئولیەتێکی هەیە و نازانم چی. دینداری بەمانە نییە. خواناسی و تەقوا بابەتێکی ڕۆحیە. لەوە چێ کەسێکی زۆر سادەمانە بێت لە مەجلیسەی خۆمانە، لەوە چێ کەسێکمان هەبێ ئێمە زۆر بە سادە سەیریکەین، خوا بەهۆی ئەوە ڕەحمەت و بەزەی خۆی بەسەر ئێمە ببارێن. مەسئلەی لەعەلەکم تەتەقون لە ڕۆژووە زۆر ڕەنگ ئەداتەوە. ئێمە ئیماندار لە بەردەوامی جەنگێکی زۆر گەورەن بۆی باڵابوون، بۆی هەنگاوی گەورە بنین. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هەر هەمویان ئەهاتن لە پلەی ویلایەتێکی زۆر بەرزابوون، هەوڵیان ئەدا هەنگاوەکانی وەلیبوونیان بەرزترکەن. هەر یەکێک لە ئێوە تەسەور نەکا بڵێ وەڵا باشە من چۆن بگەمە پلەی ئەولیا. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ لە مەدارج السالکینە کاتێ باسی ئەولیا ئەکا ئەفەرمێ هەموو ئەولیا پلەبەندیان لە تەقوایە دیاری ئەکرێ. چەندێک تەقوای زیاتر بێ پلەی خواناسی باڵاتر ئەبێ. رب العالمين لقرآن فرميتي ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون كين أوانا الذين آمنوا وكانوا يتقون. إيمان التقوى دو صفة ينتابون تولي خوا بوي رحمتي خوا إمام أبو حنيفة بأفرمي لو لم يكن الفقهاء أولياء الله فليس لله ولي. أجر فقهاء كان وأنا خريج علم أبن وأنا خريج فقه أبن أجر أمانة ولينا من خوا وليني لسرزية أمانا خلق والي أكن بارز قريب كا يا خويا بارز قريب أكن. طبعا مسألة ولايات بابتك زور قوري إنسان أجر بتواني لولايتي خويا قلبته لنزيكي خوي لخوا قلبته لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة. والله الليرة بتشاوي سر مجدكاني خوا بيني وهستي بيك تدركي بيك. هذه العلماء فرمونا ما أخير عمريتي بيش أوي بمري ملائكة بتشاوي سر أبيني ينو مجدئة أو عندها كاتب بليكي بوشي وعزا برز. هندي فرمونا والله لهم البشرى في الحياة الدنيا همو كاتكاني هميشه مجدي خوا أبيني هستكا درك أكا بقربي خوا بنزيكي خوا بپەیوەندی خۆی لەگەڵ خوا. جاری وای ئاوە دەسەکانی بەرزەکاتەوە یەکسەر ڕاستە خۆ خوای گەورە جوابی ئەداتەوە. ئەوان هەمووی نیشانن هەنگاو ئەنێ بۆ کارێکی خێر دەکاری خێری تر یەتە ڕێگەی. ئەوان هەر هەمویان علامەتی ئەوەن لەهم البشرى في الحياة الدنيا مجدد ئەداتێ. ئێمە طبعا ئیکراممان هەیە و کەرامەتمان هەیە لە بابەتی تەسەووفە. هیچ کەسێک نییە لەسەر زەویە خوا ئیکرامی نەکردبێ. كرامت لو أشيت هند زور خواص خوي قولك كرامتي بيدا بس إكرام هو من همانا موسى سعيد النورسي لباسي إكرام وكرامته أفرمي كرامت إنسان محاولك بشارته وكزني بينه بلام إكرام أجر باسي نعمتي خوات كردو هري شكل إيه وأسأل جياني خويا چندين توفيقاتي خو أدوزته وأنا هم إكرامي خوان بوتو شون هداية دورق چون لفلانه شوا خوا هدایتی دای هستی طاعتی کرد چون فلانه دعا خوا ری پیدایی که ام دعای بکی. افرمون علماء پیویزناک خود مانو کی بوی که آیا من کسی که خوا ناسم یا نه بس سیری که خود که آیا چنک لسر ربازی شیرینی محمدی صلی الله علیه و آله وسلم کفایت بوی بزنی خوای گور توی قبول بوی توی خصوص سر او رباز و رگای. بابتکانی ولایت زور گوره شون بروخوا أشي شون بلكان ببالاي أروي هندي العلماء هاتون فرمانا شصت بلي خوانا سيمانه شصت بلي ممكن لم بلا تجاوز كيبو بلي كتير لا بلي كتير. إمام النووي قصيكي هي فرمانا ممكن إنسان لهندي بوارا بلا كي زور برز بلا هندي بوارا نزم تربي أفرمانا لنا خدي نفركا سيلك بنمونا ممكن إنسان نوجي أولياء زور كورو خواصة كان بي بەڵام لە مەسەلەی نەزەرە باشە لە پلەیەکی خوارەوەیە باشە چاوەکانی خۆی نەپاراسوە لە خوارەوە لە گوناهێکەوە گلە یا لە غەیبەتە گلاوە لە خوارەوەیە. بۆیە ئینسانەکان لە هەندێک پلا ممکنە زۆر پلەیان باڵا بێ ممکنە یەکێک لە عەبدەکان لە ڕۆژی قیامەتە بڵێ خوایگیان وەڵی خۆ گوناهم زۆر زۆرە بەس بە حەیاتی دزیم نەکردو ئەبەدەن دڵم بۆ دزیش لێ نەداوە. فەزڵە گەورەیە
يا أخوي كان بحياتي تكبر منك أخوي بحياتي رقم لمسلمان نبوه ممكن اللي هندي بلاي لا أستي ولايتي كي زور برزابي اللي هندي بلاش عن نزم بيه خدي نفرك بوي إما كاستهنجاو أن البرمان جي رمضان زور قورية بلاي خو من بدو زينو زيادك بزان لتش بلاي كاي لكواي وأستنجكاني بردم بالابون تشي لما جي رمضان قورتين كيشو من لما جي رمضان أويك نازانين بلا كان من ليتيك جاري وهي شتيكي بسيط راما نقري ناتوانين بالاتر بين أو استيق لقناغيكا كخواناسي نابي لقناغيكا يعني أبوسي ابن جزي أفرمي درجات التقوى بينجدان أفرمي جاري وإنسان بز لكفر خوي رزقار كردو بز أوند أفرمي أما مقام إسلامي ورقرتو ولا بلاي ولايته علين أم ولية مسلمانة بلاي لو زياتر من هي أبيش أويا خوي أبارز اللي قناها كان لقل أوي خوي باراسو ولا كفر وشيرك خوشي أبارز اللي قناها كان حزر أكا وتعطي قناها قورة كان أما لمقام التوبة بلكي توصل كسي مسلمان برسترة مقام التائبين الشاب التائب حبيب الله قنجك التوبة كارو بروحي توبة كارو لقل رب العالمين خويا أجيك لحبيب كان وخوشي بستكان رب العالمين كسي كتير من هي بلايك توت السرتر للشبهات خوي أبارزي نقل حرام أو حرامي خوي لباراسوا هرشتك شبهيتي أبي أقرته أفرمون أو بلاي ولاياتي جيشتو بلاي ورع برستربوا طبعا ورع وشرع من هي الفقه إسلامية شرع من هي أمشتانا لفقها حلالة بس أم كسر لبيناوي أويك توشي قناه النبي وازل هندق ل أوشتاني كشبهيتي لو تي حلال يجب بالنسبة لهم خوي اللي أبارزة بيوتي ورع بلايك ما لم بالاتر هي أوي خوي أقرته ولا مباحات عندي لشت حلال كان وازلين دورك تقول لي تنها لبروي توشي حرام نبي عندي لحلال وازين أم بلايكي لوان برستر بيوتي بلاي زهد بلايكي قورتر بالاتر لو ورعيش أفرمون بلاي بينجم ابن جزي أفرمي بلاي بينجمي ولايات بريتي لوي حضور غير الله في قلبه أقات مقامك عدم حضور غير الله في قلبه لنا وضلي أما تنها خدايا أما مقام مشاهدية أقات بلايكي وكأنما خدا أبيني لبابتي إحسانا أقال أو فرمايشتي في غمر صلى الله عليه وآله وسلم كفرمان تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك بلك الزور برزن هندجار إحسانيا بتشاكل لك داوتو غلط إحسان خدابينية حتى إحسان لقل دايكوبوكا يعني وما ملك لقل دايكوبوكا كأنما خدا أبيني إحسان للصدقية أو أني تشاكك بكي وتشاكبك للصدقة كذا كأنما خدا أقايلته تشاويلته توتون أم صدقية كي بتجوانيك أيكي ويدايك من عائشة كاتك صدقية كي عتري اللي أدب واني خوش كل أي خوا جل جل تشاوي اللي أبزام شون أم عداتي وجيب جيك بابتي مشاهدة بليكي زور بالايا هندي جال لهندي عباداتها هستي بيك هندي عبادات كي ذاتي خوا جل جلاله ودرك بيك لو عبادته لسرجي كتكوتوي كز أقايلتوني ألم كاتا ذكر اللي ذكر كان أخواني ذكر اللي ذكر كان بدلتاي غمق بو إسلام بدلتا أبو زالي خفتك بو مسلماني كي فقير وهجار أما نخوة لنا وناخيتوين كسبي نازاني أو بلي مشاهدين هي بوي أكري لهندشتا بلي مشاهدتها بي لهندشتا زهد لهندشتا ورع لهندشتا لمقام التوبابي جنكي لقلبروني خوتا لهندي مقام شا لسرتاي بي لمقام كفر إسلام أبي بويا إما أبي أم بلبندية جوان سيركين زين لش أستيكين لكوان لشيين همو لأنه جكان ما لش أستيكام للسنة كان لش أستيكام نا للرجو كان ما لش أستيك إمام غزالي أفرمي أكري أم بينجش كورتركين وبوسيدان أفرمي سيجور ولايات أكري سيركين يا تقوى سيركين لسيبوارا أفرمي أو كسانيك الصائمن هندي كان بيانوتي عامة تنها أو إخوان لخوارنو وأقرنو بلي تقوى كان لو أستاء تنها لخوارنو وأخوان أقرنو بيأوتي تقوى العوام
يا صوم العوام عامتي خلق آواي خوي لخوارنا وأمانة أقريته طو أفرمي زور كاتش أمانة تنها لترسي عقاب وعذاب جهنم ونسوتان وأمانة روجو كان أقرب أفرمي لما بلاي بالاتر هي بيان أو تري تقواي خواص يعني صومي خواص أو كساني تايبتن أفرمي أمانة بلكانيان زور قوري ين هرچی شبهاته بحال بزن خلل الرجو كان دا ليدور كونو هرچی شبهيته أفرمي أمانش بيان أو تري الرجوي خواصي عن قرتوا أما بلكان قورتره نين لترسي جهنم ولخوشي برشتو أول مسألة أولية أمان مسألة كان توصل بلكان بالاتره أفرمي لما نيش قورتره هي خواصي الله الصومي خواص يان تقوي خواص بوشي وازي إنسان واز لزورق لمباحته هنا لبيناي بالابون وبرزبونوي لبيناي قربك زياتر لخواو اما انا خدايان دوزي وتو همو لحظه انا يكتو زياتر لخواو نزيق بدا انا روح يان زياتر لقل خواناسي ولقل عبداتي ولقل طاعته يك لحظه زياتر خواناسي بلا امان ولا همش تقرن ترى بويا حتى واز لزورق لحلال كان يخوانا هنا اما استا كوابو زاني من بلا بنديه زاني من اكري اما بالاكين اكري برو سرو برين باشا ام بس برو سرو رويشتن بتهيبتي لما جا رمضان انسان خوي اناسي طبعا استلوتي اگر گناه بكم بيش رمضان اي شيطان بلعنت بي باشا تشيو بيا كردم باشا لرمضان هاتشي الله يخو الشيطان نيه خوتي نفسي خوته بويا علماء فرمون اگرتوي خود بناسي كيت قابليتي شنيكه لجنگ جهادي نفسي بتكارتا قشتو تشب ليك سير رمضانك لرمضان الشياطين بسراوتو تو ماويتتو نفسي بدد ماوتو شياطيني إنس هرهن ها إيش شياطين الجن شكن قال يو دي قد بدن أذان شيء أكن كافر بيدين شيء سرف كان لمسلسلات وحلقات بس بو مشغول كنيتو راهيشان ولا دانت بلام كيوات اللي أكاشين أوان كوي نفسي خوت بويا إنسان زور قرنق لرمضان أخوي بناسي لرمضان هر گناه هيك تكر خطاي شيطانية خطاي خوت طبعا إنسان لنيوان كان دجمنك لدجمنكاني بريتي للشيطان دجمنكي دركيه بو أم برو گناهي أبا دجمنكي ترمان هي ناوكية نفسي خويتي بوي غزالي أفرمي تصورك ضلي توكو قلايق واي أقل لناو كسيق نبي درقاب كاتو بو الشيطان بحياتي شيطاني تناسي لكوا درقاي ضليتو أكريتو كامل حرسة كان بأقاي لرمضان درك لرمضان غيبة تذكرت نلي شيطانة أو خوت نفس البرودة نكرة أو خوتي غيبتك بهتان تذكرت شهوة بازي تذكرت درود تذكرت هرشتك لبابتك ضلت حسادتي تياو برامر بخلق رقي تياو همو قرفتي تول نخوشيكاني إنساني إيمان دا لرمضان دركو بالابونشي لرمضان دركو شكل يا مجاهديتو قوتيتو هيزيتو دركو چنك لقى رب العالمين تاي شي أكيتو تون كاركيتو تون معاملائك علماء هاتون هندي عوائق ينسيو بس أنا كم لخزمتنا يكم دانا وتوانا الشيطان واتلي أكا لبيش رمضان واستعدادت بيور أقريك نفسك كم ترخم بيت لنو رمضان لبرامبر سنته طبعا ممكنه من بيش رمضان الشيطان مني خلطانه كون سنه بجيب جنا بس نيجي زحام نكردوا شو نيجم نكردوا ويتر نكردوا بيشو باشي نيجي كان نكردوا توي راهنا والتمرين بيكري بيجي تناو رمضان وامشتانا جيب جنك افرمون يكمين شتيك الرجل لبالابوني تو اهمال كرني سنتك ابي الزور اكاد لي تو هنگاو اني برو خواناسي برو سرو اروي برو قرب الاخوه بچين زيكيتو الاخوه ما قال فرمايشتي بيغمر صلى الله عليه واله وسلم نافرمي لا يزال العبد يتقرب الي بالنوافل بالدوام انسان بچي الاخوه نزيكيتو بالنوافل او السنه لبلي ولايات اخات استك او برز كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به اجيت بلايكوا بستنك إلهي بينينك إلهي أخرو بلايكي زور قوري لولايات أخير بلاي
تۆ چاوەکان بە نووری خوا ببینێ گوێەکان بە نووری خوا بیسێ بۆنت شەم و ڕائحات هەمووی بە نووری خوا بێ جل جلاله بۆیە ئەبێ لە ڕەمەزانە مەجای نەفست نەدەی لە کەم تەرخەمی لە سونەتەکان طبعا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کۆمەڵە سونەت هەر کراوەتە مەسەڵەن سونەی تەراویح بە جەماعەت ئەیکەین بەدەسە جەمعی بۆی کەسمان لێ بەجێ نەمێنێ کەسمان لێ نەکێ کەسی جاری وا هەیە هەر وەرە لە مزگەوتەکان دیقەت بدەن لە ئەوڵی ڕەمەزانەوە مزگەوت گەرمە بێ لە دەی ڕەمەزانە وردە و خاڵی ئەبێتەوە لە 20 ڕەمەزانە وردە و دەسەرەکێتەوە قەرباڵ خەبێتەوە بۆچی ئەلەو بینە ئەلەو بینایتر تەواو نەفسی خۆتە واد لێ ئەکە تەمەڵیت پێ ئەکە واد لێ ئەکە لە تەراویحێک زۆر بە سەهلی تەراویح جێبەجێک یان خواخواتە لە کۆڵەکەوێ پەلەتە هەموو ئەمە یەکەمین ڕێگرە لە ڕێگەی توێ لە باڵابوونتە لە ڕەمەزانە لە نزیکبوونەوەت لە خوا لە قوربت لە ڕەب العالەمین نوێژێکی زوحات دنیا و لێتەوە پێ ناکرێت دەمێ خەبەرە نابێتەوە دەمێ دەستێژم کرد لە بیرم چوو دەمێ ئیشم هەبوو دەمێ ئیلا عەرقەلەیەک بۆ خۆت دروستەکە ئەذکارەکان لە سونەن طبعا لە سونەتە هەندێک لە عولەما فەرموویان نافلە و سونەت فەرقی چییە النوافل مع السنة فەرموویان سونەت مقەیەدەکانن نافلە مطلقەکانن چۆن مثلا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمێتی لە دوای نوێژەکان ذیکرەکان 33 جار بڵێ سبحان الله 33 جار بڵێ الحمد لله 33 جار الله أكبر تۆ ناتوانێ بکەیتە 34 33 وای فەرموو بەڵام نەوافل بە مەیلی خۆتە بۆ نمونە لە شەو نوێژە تۆ چەند ڕەکعاتەکەی 11 ڕەکعاتەکە ئەی نەوافل چەندێک ئەەکەی ئەتوانی 100 ڕەکعاتکەی ئەتوانی 200 کەی نەوافل بدعای تێ ناکەوێت حڕی خۆتی چۆن ئەیکەی هیچ ڕیوایەتێکمان هەیە پێغەمبەر صلی الله عليه و سلم 30,000 جار ئەستەغفر الله لە شەو ڕۆژێکا کردبێت نییە ئەی تۆ بڕۆ بیکە خەیرتەکە یا خەیر ناکە خەیرتەکە بۆ چکەوە نافیلەیە نەفل یعنی زیاتر لەوەی کە تااقەتێ هەیە جێبەجێ ئەەکەی چەندێک ئەتوانی ئیمام ئەبوو حەنیفە جارێک بەلای جەماعەتێکە تێپەڕی وتیان ماشاء الله لە ئیمام ئەبوو حەنیفە نەتان 26 100 ڕەکعات نوێژەکە گەڕایەوە 100 ڕەکعاتی کرد فەرمووی بە خەڵک تووشی درۆ نەبێت بەخوا من 100 ناکەم بەس مادام بکەوتە سەر زمانی خەڵک وەجعل لي لسان صدق في الآخرين لە ئاەتە پیرۆزەکە دوعای ئیبراهیم چی بوو خوایە خەڵک زمانی وا لێ بکە زمانێکی باش بێ بەرامبەر بە من زمانی صدقیش بێ بەڕازگۆیی باسی من کەن چونکە ئینسان حەزەکە خەڵک باسیکە وەلەو بە درۆژ بێ نا ئیمام ئەبوو حەنیفە فەرمووی با لیسانی صدق بێ چوو 100 ڕەکعات شەو نوێژی خۆ 100 ڕەکعات شەو نوێژ لە قورئان و سونە نەهاتووە لە هیچ حەدیثێکە نەهاتووە کە بڵێ 100 ڕەکعات بکە بەڵام نە ئەمە نافیلەیە چەندێک ئەەکەی زیاتر ئەوەندە ئەجر دەسەکەوێت یەکێک لەو سونەتانەی کە مەتروکە لە ئێمە سونەی نەوافیلە سونەی مطلقەی پێ ئەوترێت چەندێک سونەتی مطلقە جێبەجێکە هەموو بە ئەجر و فەضل بۆتە نووسێ بۆیە زۆر ئەبێ ئاگاد لە نەفست بێ ڕێگریت لێ نەکات تەمەڵت نەکا لە یەکی ڕەمەزان تا ئەخیری ڕەمەزان یەک سانیە نەوەستی لە مەسائیلی سونەتە و جێبەجێکردنی سونەتە و زیندووکردنەوەی سونەتە ذیکرەکانی بەیانیان ئێواران نوێژەکان ماندوو مەبە هەز بە دووبارەی مەکە جارێک گەنجێک لە زانکۆ لێی پرسییم باشە ماڵسەوە ئێوە مانوو نابن ئەوەنە نوێژەکەن ئەوەنە دووبارەیەکەن وتم کوا دووبارەیەکەن تۆ وازای دووبارەیەکەن ئەمە یەک ڕەکاتمان نییە دووبارە بێت لە هەر دانێکیان چێژێکی تازە وەرەگرین جۆرێکی تر مامەڵە لەگەڵ خۆیانکەن قوربێکی زیاترمان دەستکەوتووە بۆیە لە سونەتە وا نەزانی دووبارەیە نازانی تەراویح دووبارەیە وا تەسەوور نەکەی ذیکرێک شەو ڕۆژێکی دووبارە هیچ دانەیەک لەوانە بۆ ئێمە بەنسبەت ئێمە دووبارە نییە چونکە هەموو لەحەزەیە کەسی موسڵمان تازە ئەبێتەوە نوێ ئەبێتەوە بەهێز ئەبێتەوە بۆیە هەر یەکێک لە ئێمە کاتێکە لە سونەتێکە جێبەجێەکە ئیتر سەواء سونەتێکی نوێژیە سونەتێکی ذیکریە سونەتێکی با بڵێن عەمەلیە سونەتێکی دڵیە هەنە سونەنمان هەن بە دڵ ئەکرێت تەنها بە دڵ یعنی تۆ وەرە کاتێک کە هەموو دقەیەک و هەموو لەحظەیەک نیەتەکانت ئاگاد لە نیەتەکان ئەوێ بە دڵت ئەمان هەموو سونەنی قەلبین هەمووشیان پێی بەرزەبیتەوە هەمووشیان پێی باڵا ئەکەی بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ یەکەم ڕێگری ئاگاد لێ بێ زۆر بە وریایی کە بریتیە لە نەوافیلەکان سونەتەکان زۆر بە تەرکیزەوە بۆی باڵابوونەکەی نەیەتە خوار دووهەمین دانە کات کوشتن ڕێک بێن لە پێش چاوی خۆتان تەلەبە لە کاتی ئیمتیحاناتە تەمەنەوە سوور ئەزانە بەیانی ئیمتیحانێتی 50 لاپە ڕەش داخڵە
بیرەکاتەوە 50 لاپەڕە 5 دقەیەم پێویست ئەم 5 دقەیە خاتە ئەخیر ئەچی خۆی مەشغوڵەکە بە شتێک دەرەوە بەخۆ جەرێ مطالعای خارجیەکە لە خۆ کتێبێدا ئەگرێ کورد تۆ بە حیاتی مطالعای خارجی نەگەر لەم کاتی امتحانە بۆیت باشە یەدا ئەنیشە دەسێ کتێبێ خوێن دوانە خوێنێت یعنی تەسەووەر کە ئەهەم و مهم لە ئیتێکەڵەوێ بەسەریەکە یەکێک لەو دیاردانی کە تۆ ڕائەگرێ لە باڵابوون سبحان الله مەسائلی بە فیڕۆدانی کات بە فیڕۆدانی کات لە زۆر شتە طبعا بە خەوی زۆر ئەم ئینسانە خۆی گەورە تاقەیەکی زۆر گەورەی داوەتی ئیمامی غەزالی قسەیەکی هەیە ئەفەرمێ خەو و خواردن ئەم دوانە هەردووکیان ئەفەرمێ ئالوودەبوونی ئینسانە ئەکرێ ئینسان ئەمان دەستکاریکە ممکنە گەنجێک بێت ئێستا 12 ساعت بخێت طبعا ئیمامی غەزالی ئەفەرمێ لە 8 ساعت زیاتر بوو بە 8 ساعت و 1 دقیقە خەوتی تۆ نەخۆشی خەلەلێک لە تۆیە هەیە يعني بير كرو 8 ساعات و 1 دقيقة اگر لم زمانه بو 10 ساعات اخوا گنجي وها بيرم شنو خيتو اما نرول والله ما صي 11 ساعات اخو 11 ساعات قلت شلون اتواني بخير شلون لجيار اتواني بمنيتو اي هوا والله خبريش منادت تصور سيستمي خلي ام سيستمي اسلاميه وبوي اوامر لهاتو ولما فرمون 1 ساعات سرتاي شو بس 6 ساعات كوتاي شو ولا خو 1 ساعات لسرتاي شو وخو وكوا 6 ساعات الاخيره وخوتبي يتو شو ناخيتي بروجا قروي كيتو بروجا قربو نابت ساعات كان شو ابدا قربو نابت ويتمل ابي سست ابي زور ابي اقال اوش ثاني ك دزكاني كانت سراق الاوقات لما نجي رمضان زور موبايل شيء يعني تصور كان شاشي كلوش ثاني لم زماني اما زور ترين كاتي اما ادزي خو هند جار امانه خير باشا لخيره بكاري بتاتي خلق الدين دارك هاوني جنابتان هميشه موبايلك الا خيره لينا ترسي قد او موبايله للرجل قيامته محاسبه الى سركريس كازاني لخيره بكاري يعني دي اگر جارو بارش كم ترخمي كي كدبه يقيني هي او اند خيرك زياده كم ترخمي كان يدا شاد به بلام ابي اقعد دبه اما كاتد اخو اما كاتد ابا بويا لباسي حفظي قرآن افرمون قد دزنبي بو موبايل بو يحفظ قرآنك شو إلا بفترة أبا كاتكنا مو يكوجي لخدمتي مصحفها خليك القرآن لبركردن إنجا ليو تركيزات أبو دروسه ياما كتبي آسماني سير كان همو بكتب هاتو همو ين أمانة حتى لزمان موسى عليه السلام الواح كان لآسمانوات لزمان إما بحفظ هاتو كتابك لزمان الواح كان شاتن لوحة كان هات لخوارو تصورك يعني مسألة كتاب وخنوي دراسة كتاب زانا تشز اما تزرك ما كردو لبر موبايل ولا بر اوشت اما ما نجيك اما دور كبينه ولا وسائل ماديانه ام اهلتانا تنها لشويني خويا بكاري بينين لحظه ثانيه بلا تو ابي زور بلا مانغا شكون ممكن لو لحظه تو قربك يو دسكوت بي لرب العالمين زيكي يو دسكوت بي لبلايك وتبي تبلايك ممكن بيق لحظه تو بقيت بلاي مشاهده لكن رب العالمين لكاتي أو طاعة أو عبداتانك كجيب جيانك يا أو خيار أو خطورتانك بدل درون تادي بوي تضييع أوقات لدزداني كاتكان بفي رداني وقت كان زور لما جاء رمضان إثر بتاتي خشكاني بالرزم مسائل إخوارتن إزور ساس كردن وماندوبون جست زياتر ماندو كده لحد يخوي هم وأنا ابن السبب أويك هو كاريكي زور جورا بو كشتني بالابوني تو وراكرتني تو ونتوانين بو برو سركوتن روشتن لمسألة تضييع وقتها بيننا بيشاي وقتها اگر كسي بيني بي بسيتو كومالا ميخدا كتابه بدور بريا اخر ناتواني هالصد بالا ناكا هرشي اكا ناتواني دانيشتو تون بسراوتو ناتواني هالصدو ابي امانه بكيتو ام قيدان انجا سركي اما اكري ببي موبايل جيان بري نسر أكري ببي سيارة جيان بري نسر حتى أكري ببي أم سفراني أمر جيان بري نسر بخور ما إيكي بسيط بتويكي بسيط أكري جيان بري تسر قرفتكي تولى شيء لويا ببي خواناسي ناتواني جيان بري تسر ناتواني كم يق مادة سر أكري أكنا معناه داء تبي أمره بفضل إخوة طبعا بري علمانية وبري ملحدين لكل سنة شكاوى زور خرا
لو أشي الرجال هو بيريان لو كربته دينداري عيبة بلا كردستان إسا بيديني عيبة بلا كردستان أو فضل كي زور قولي بهمو تيارات إسلامي بهمو فكرة كانوا هر كل شيء يخوي هنجاوي سوت بيشوا بيديني زور وتعيبة يكي قولي بلام تو چون أتوي بالابكي كاتك وأبيني يك بارچة يعني لهندي مسائل تو لناو قراو زلكاوي خلقي بيدينا كوتوي يعني تصورك بس يركبني كي تو لموبايلكتا فيلم شتيك بلاي او برزكيتو بالانسي او برزكيتو حتى استا طبعا لو واقعه استا يكبي كفر يبقى لسر او جاده يكبي نيوشك خلق ما شاء الله يديك ما شاء ده تصورك يكبي كفر يبقى لو تدكس او يبقى ما شاء سرزنشتي يبقى زورتون برامبري بوسنو بالابون ابي امر رجليانه وتوش كان دبي بتهيبتي لمسألة وقتك شون للسنتك أبي زور أقعد لي بسنتي زور بك لو تشن سنتي بيغمرها بي صلى الله عليه وسلم نتكر دبي كل رمضان فرسته ولو يكجارج ولا عمر تابيك إمام النووي قصيه هي أفرمي أجر سنتك هبو قد نتكر دبو عمرا على يكجارج بك يكجار بو إلا رجل قيامة الشاهدي وبا يكجار أو سنة جيب جيب هاولي بو بدا محاولة يكجر قد شو نيجنا كردو بحياتي يكجر بك العمر بو إلى أهل الشونيج بو يكشو دروناك بيجوان أي تضييعي وقت كان لقل السنة كان أدينا ولا يكتر شون أزانا لهمو تضييعي وقتك سنتك دروشت لهمو فوتاني سنتي كشتا تو كاتك لكاتك كان فوتان وقتك لوقت كان لدزداوي بويا إمام غزالي توزيعك أكابو أدواري إنسان على توك بياني أكيتو أتوي راك دين دارانا بجي چون أجي چنك عبدايتي أكي هل بيج نجي بياني وخبرتكاتو على بيج نجي بياني أبي إلا تو هستابي أي مسلم يعني نابي إيمان دار سحري بآقاي بي تيكيك لفضل كان رمضان بسر من وسحر من بآقاي بيش بانجي بياني تو حستاوي استعدادي ورقرتو أهلي تصوف فرمي أنا بانج بو غافلانا كسي غافل ببانجي بيستبو إنو يشكا وخوي حازركا وخبري بيتو أو أنيك أخواناس أو أنا زو قريب لأخوة بانجي أنا بيش بانج حازر بيش بانج حضوري قلبي أنا هي وخوي أنا أما دكدو أنا برو لقاي أو برون فرميت إمام غزالي نيجي بياني جيبا جيكر إنجا برنامج كان دس بيك شون طاعتك شون عبداتك شون خواناسك شون القرآن خوين طبعا ما أجي رمضان دو عبادتي يا زور رنجي داوت يشك عبادتي قرآن خويندن دو عبادتي رجو قرتن كوا عامة يقري قرآن خوينك ما يجي قرآن شن زياتر هول أدي بويا جاري وهي لو أتي لدو دقيقة كتو سيري شاشة كد أكي لم دو دقيقة احتمالاتو بتواني بينج آياتي قرآني بيروز بخين بينج آيات شان حرفي تيا حرف كان هريك يدخل دسك أبي شان بالا بلا إخوة ممكنة لم دو دقيقة بردم موبايلتك كاتكد أكوجي تولم لا صدقية كتكرد يكبح وصد بود نسابي وبرزبو بيته وقوربو سيهمين دانا لوانيك دزي كاتا بريتين لقناه وقتی خوی آنو او رایکشه قص رایکشه لکردواریا وانیه بخوا گناهش گناه رایکش طاعتش طاعت رایکش طاعتی که کرد خوا توفیق ادب و طاعتی دوم کرد گناهت کرد رات اکشه و گناهی دوم بیر کرو اگر لمان جر رمضان یک نظریش نکرد به او چوانی خود پاراستی به همون شواز باشه شن پارزه و شن جو باش نظری یکم کرد بخوا وازل لناهن ابن القيم أفرمي شكل الدردكاني نظر باسك أفرمي شكل الدردكاني نظر أو جناها على الأحلى كاتكاني قرب الأخوة ويتويادت وينك تصير كدوا جوانا بلاتو جوان ترين كاتكاني ناو نيشتا يا ناس سجدت الرجل ناس سجدا وين يتويادت أفرمي شكل الدردكاني نظر أويل شك عصيان ملذاتي جواني تو تيكتش بالابول تيك أدا لقرمي خواناسيتا يتودو بيرد ولا خرابك أشتو برا أو جناها أشتو بويا اللي جناها هيج عذر الدنيا لما جاء رمضان شياطين بس لا وتو لا شيء خوش دراجرتو ها بس نفس دماغه
یعنی لاشەی خۆشت ماندوو کردو تەنها چیت ماوە تۆ تەنها مەسەلەی نەفست ماوە ئایا چۆن نەفست کۆنتڕۆڵەکەی چۆن ئەتوانی زاڵبی بەسەریە چۆن ئەتوانی ئەم نەفسە بەدەی خۆت معالەجەکەی هەموو دەردەکانی دەرەکەون لە ڕەمەزانە هەر گوناهێکی کرد ئەبێ ئاگات لێبێ لای خۆت تۆماریکە لە ڕەمەزانە ئەم گوناهەی کرد نەفسم ئەمەی پێکردم کابوو ئەم خەلەلە لە ذاتی تۆیە دروست بووە طبعا لە مەسائلی گوناه مناڵێکە لە دایک ئەبێ یەک گوناه نازانێ وردە 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 ئالوودە ئەبێ لەگەڵ گوناها من بەبیرمە لە یەک کچم زۆر بچوو بوو کە ئەهاتمەوە لە دەرەوە ئەی بەخوا من ئەو شتم نەکردووە یان ئەو شتم لە فڵانە شوێن نەشاردوێتەوە یەکسەر ئەمزایی ئەو شتەی لەو فڵانە شوێن شار ئەویش کردوێتی باشە بۆ چونکە درۆ نازانێ فێڵ نازانێ خیانەت نازانێ یەکسەر یەک باش ئەها چەند جوو وەکو ئاوێنەیەکی زۆر نازار ئاوایە ئەو مناڵە وردە وردە ئەم گوناهانە دروست بوون لە نەفسیا چەسپیون هەندێک لە گوناهەکان عابرە یەت و ئەڕوا بەڵام لە عابری ئەگەر هەر بەردەوام بووی بەردەوام لە عابری نامێنێتەوە وردە وردە چەکەرە ئەکا ئەبێتە سیفەت لە تۆیە کورەکە بوو بە سیفەت لە تۆیە زۆر بە زەحمەت هەڵە کێشتێ ئەبێ زۆر بە وردی کاری لەسەرکەی بۆیە ئەگەر ئینسان بێوێ خۆی بناسێ مانگی ڕەمەضان فرسەتە سەیری ئەو گوناهانەکە کە یەن بە دڵیە ئەو گوناهانەکە یەن بە فکریە هەموو لای خۆی تۆمارکە ئەمانە خەلەل لە تۆیە ئەمانە ڕێگرن لە بەرزبوونەوەی تۆیە ئەمانن وا ئەکەن کە تۆ نەتوانی باڵاکەی هاوڵی خراپی زۆر خەتەرە لە ڕەمەضانە ئێمە هەمومان پێکەوە خواناسی ئەکەین بۆ بەرزبوونەوە جاری وایە هاوڵێک هەموو کاتەکانت ئەکوژێ ئەبێ زۆر ئاگات لێبێ بزانە چۆن لەگەڵ هاوڵەکانتە محاولەکە ئەهلی ذیکر بە ئەهلی سەڵەوات بە هەمووتان پێکەوە ئەو هاوڵەی کە دوا ئەکەوێت لەم کاروانان ئەبێ بەجێی بێڵی ناکرێ بە دیارەوە بوەستی کە بە دیارێ وەستای تۆ خۆت دوا ئەکەوی غەزالی فەرمێ دوژمنەکانی خۆت لە ژیانە قەت لایەن لێ مەکەرەوە هەموو لاکردنەوەیەک تۆ تەخیرەکە لە کاروانەکە لە کاروانی خواناسیە تۆ بەرەو سەرەوە ئەڕۆیی ناوەستی بۆیە عینێکی لە ڕێگرەکان ڕەفیقەکانتن کۆتا ڕێگر ئەمێ لە خزمەتانە باسی کەم بریتێ لە خواردن طبعا ئێمە لە مانگی ڕەمەزانە هیچ فەرق ناکە جارێ قەڵاوترە بین مانگی ڕەمەزان بۆ خزمەتی لاشەمان باشەکەین ئێواران ئادێ ئەو هەموو نەعمەتە دابنێ پارشێوان ئەو هەموو دابنێ زە مانگی ڕەمەزان بۆ ئەمە نییە مانگی ڕەمەزان مانگی تەمرینکردنی لاشەیە ڕای بێنی پیاوە گەورەکان لە مانگی ڕەمەزانە هاتوون هاوێنەی ئیبن عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەهات دەدەن کە خورما دەدەنک بیرکەنەوە دەدەن کە خورمای هەڵا گرتووە چوونەوەی ئەعتیکاف دەشەوی ئەخیر تەنها دەدەن کە خورمای خوارد لەوە سێسە تۆ بڵێ بەخوا برا ناژی دەدەن کە خورما چییە ئیمامی غەزالی ئەفەرمێ هەرچی ئەخۆی ئێستا وەرە بیرکەرەوە چەند تیکە ئەخۆی با بڵێم چل جارایەوە چل دوای خواردن تێر خواردن سنەتە باشە قەی ناکات تۆ هەر هەموو چل تیکە ئەخۆی ئەفەرمێ ڕێک بیستی زیاد هەر لە ڕێوە بیستی لە هیچ تەئسیرێ لەسەر حیاتی تۆ ناکە نانێک ئەخۆی ڕێک ئەفەرمێ لەتیکە لەتێکی لا ببە هیچ تەئسیر لە تۆ ناکە ئەم لە تەیتریش ئەفەرمێ ئیمامی غەزالی ئەفەرمێ وەرە پارچە پارچەی کە ئەفەرمێ بیکە بە 36 پارچە هەموو ڕۆژە پارچەیە لا بە پارچەیە لا بە هیچ تەئسیر لە تۆ ناکە بۆیە ئەفەرمون ئینسان کەسکی خۆی ڕاهێنا تەرویضی کرد بە زمانی عەرەبی یان ئالوودەی کرد سبحان الله ئەم مەعیدەیە چۆنت ڕاهێنا ئاوە يعني بيركنوا لأصحابي بيغمر صلى الله عليه وآله وسلم طبعا نهم كاتكنا لو تارك بدرجي باسم كله جاري وهب وهاولان خواردن يا زور خواردو هند جار هو كنيانا چندن كخرماي اخواتا ايوار شرش مشيرك شوي شونيوجا كتابين او شلون تحملك شلون او توانا وهي زيتيا هموي راهناني ام لا شيء دكتور ابراهيم هو بريطانيا ايوه اگر صالح جنان نخور بخوتا نازن ايوه او نجگرتان شتي خزن كردوها ايوه تمام ايوه او عندتان شتي نعم خواردو لم زمانه باش انواع واشكال نعمه خواردو تاثير لتونك اگر تصورك لمانجي رمضان ابيتو برنامجك الدانا بتشون خواردن كم كيتو اخر قلنا كريتو موسى سعيد النورسي قصيكي لسرباسي الزمان ومعيده تأسا كستان بينيو بشي كمعاش ورقري زور سباسي أو موظفك كمعاش يعداد أو الزمان معيدي هاوارك زمانة تشيجا كان ورقري وبلا مار أدا
ئەکری ئەم مەعیدەیە ڕابێنی لەسەر کەمترین جۆری خواردن هەر لە یەکی ڕەمەضانە وەرە بەرنامە بۆ خۆت دابنێ یەکی لە عاقلانی باڵابوون و بەرزبوونەوە ڕێگریە گەورەکان لە بەردەم تۆیە بریتێ لەو هەموو خواردنەکە ئەخورێت تەمبەڵت ئەکا ستەکە ئەفەرمێ کە نانی زۆرت خوارد ئاوی زۆرە خۆی کە ئاوی زۆرت خوارد زۆر ئەخەوی کە زۆرت خەوتی لە عیباتەکانە کەم تەرخەمی ئەەکەی کە لە عیباتە کەم تەرخەمیت کرد لە نزیکی لە خوا دوور ئەەکەویت قوربەکە لەدەست ئەدەی بۆیە عەزیزانم بەرنامەیەکی تۆکمە بۆ ڕەمەضان دابنێ بڕیار بدە ئەم ڕەمەزانە تۆ یەکێکی لەو کەسانەی کە ئەقرەبترینی هەڵەبجەی لە خواوە ئەقرەبترینی کوردستانی لە خواوە ئەبێ بگەیتە پلەیەکی ئاوا چۆن لە نوێژەکان تا کات نوێژ دەست پێ ئەەکەی الله ئەکبەر کە سەلام ئەدەیتەوە کە ئەنەما لای ئێمە نەبوو یەیتەوە بۆ لامانەڵێ ئەسسەلام عەلەیکوم ئەسسەلام عەلەیکوم ئەبێ ڕەمەضان کە تەواو لە جەژنە هاتیتەوە ناو خەڵق و سەلامت کرد لە دۆستەکانت کە ئەنەما لەگەڵ ئەمانە نەبوو چووکە لەگەڵ ذاتی خوایە بووی جەلە جەلالوه یەیتەوە سەلامیان لێ ئەەکەیت و جارێکتر قسەیان لەگەڵا ئەەکەیتەوە ئەبێ لە مانگی ڕەمەضانەوە هات کردبێ قربت ئەوەندە نزیک بێ لەخواوە یەک لەحظە لە کاتەکانی خۆت بە غافڵی بەسەر نەبردبێ پەیوەندێکی زۆر تند و تۆ ڕێک لەگەڵ خوابوونە بەهێز لەگەڵ خوابوونە نزیک بوون لە ڕەب العالەمین ئێمە میلەتی کورد هەندێک کێشەمان هەیە لە مەسائلی قرب لەخواوە یعنی زۆر کادیین بە سستی یعنی ئەگەر دوعاشکەین تۆزە دوعاکەین بێتاقەتە تۆزە ذیکرەکەین ئیتر تاقەتمان نامێن تۆزە قورئانەکەین تاقەت نامێنێ بڕۆەکەن ئینسانە هیممەت بەرزەکان قەت تێر ناخۆن ئەبەدەن معنای ئەمانە قەت تێر ناخوا فەقێکی دۆستمان هەبوو وەختی خۆی کە قورئانی ئەخوێن هەندێک ئەبورایەوە هەر ئەبورایەوە بەسەر قورئانەکەەوە ئەوەندە ماندووە بوو خۆی ئەگەر ئەبورایەوە لە ئەخیرە بۆ چووکە لەزەتی لەمە وەرەگرت چێژی لەمە وەرەگرت لەم خواناسیە هەموو کەلیمەیە کە ئەخوێندەوە لەزەتێکی تایبەتی لێ وەرەگرت وای مانوو نابێ هەز بە مانووبوون ناکە هەز بە نوێبوونەوە ئەکە هەز بە بەهێزی ئەکە هەموو کاتێک تۆ بیرکەرەوە هەمومان هەر یەکێک لە ئێمە هەندێک جار لە جارەکان لەزەتمان کردووە لە دوعایە لەزەتمان کردووە لە سوجدا لەزەتمان کردووە باشە ئەگەر ئەم لەزەتە هەموو ڕەمەزان لەگەڵ تابێ بێت چەندێک باڵابی و چەندێک گەورەبی و چەندێک قوربت لە خۆوە دەستکەی چەندێک نزیک ئەبیتەوە لەو چەند بەهێز ئەبی لەگەڵەوە ئومێدەکەم ئەم ڕەمەزانەمان جوانترین ڕەمەزانەکانی ژیانمان ئێمە سوپاسی خوام زۆر کرد کە هاتمە ژوورە ئێوەم بینی وتم خوای گیان خەڵکێک لە سەفرە و سیاحەت و سەیران و لەم بەهارە لەوە چادریشیان هەڵا بە لە بەرباران باشە یان عەلاگۆمەلاگیان هەڵواسی بێ لە پێناوی ئەوەی کە تەڕ نەبوو هەر بچنە دەرەوە کەسێک هاتوون ئەیانەوە یا ئیلاهی لە تۆ نزیک بنەوە خوای لە خۆتیان نزیک کرد بۆیە زۆر دڵم خۆش بوو ئومێدەکەم چۆن بەهار زیندویەتی بە ئینسان ئەدا ئەم ڕەمەزانە زیندویەتیمان بداتێ ڕەمەزانێکی زۆر نوێ بێ هەموو ساتێکی هەموو لەحظەیەکی لە قوربی خۆ لە نزیکی خۆوە بین و لە خوددا بینیا بین داوا ئەکەین لێ ئەپاڕێنەوە لێ ئەلاڵێنەوە خوای گیان ئێمە لەم بەرەبەری ڕەمەضانەیە هاتوین بەرەو لای تۆ ئەمانەوێ ئێمە زۆر نزیک بین لە تۆ ئەزانین خۆمان شایستەنین خۆمان باش ئەناسین بەڵام ئەزانین کە تۆ زۆر شایستە یا ئیلاهی دەیا ئیلاهی ئەگەر چی ئێمە شایستەی مەقامی نزیک لە تۆ نەبین تۆ خۆت لە خۆتمان نزیک کەرەوە ئیلاهی ئەگەر چی ئێمە چاوی ڕەش و دەستی ڕەش و دڵی ڕەش و دەمی ڕەشمان حرمەتی حوزور و مەقامی تۆی نەبێ بەڵام بەخوا دڵمان ئەزانەیە ئیلاهی کە تۆ ئەهلی کەڕەمی و هەر کەس هەنگاوێ بەرەو پیرت بێ تۆ بەرەو پیری ئەڕۆی دەیا ئیلاهی ئەگەر چی ئێمەش غافڵین تۆ بەرەو پیرمان وەرەیە ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە لەم ماگانەی ڕەمەزانە لەم ماگانەی پێشی ڕەمەزانە گوناهی زۆرمان بەرز کردوێتەوە لەوە ئەچێ گوناهەکانمان بە ئەندازی گۆی زەوی بێ بە ئەندازی ئاسمانەکان بێ بەڵام ئەزانین چەندێ گوناهەکانمان زۆر بێ بەخشندەی تۆ لەوان گەورەتر ئەزانین کام عەبد زۆر گونەهبار و خەتابارە ئیلاهی کاتێکە بە حوزوری تۆ ئەگا بە حوزوری تۆ شاد ئەبێ پەروەردگارە تۆ میهرەبانی زیاتری بەسەر ئەبارێن وا ئێمە هەنگاوەکان بەرەو پیری تۆ ئەنێن بە کۆڵی گوناهەوە هاتوین تۆ قبوڵمان کە یا ڕەب العالەمین خوای گیان
گوناهانێ بە ئاشکرا کردمان عەفومان کرد گوناهانێ بە پەنهان کردمان عەفومان کرد گوناهانێ نەمانزانی کردمان عەفومان کرد گوناهانێ زانیمان و بەردەوام بووین عەفومان کرد ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەحمان و یا ڕەحیم ئەی ئەو کەسەی ڕەحمەت بە تاوان باران ئەکەی ڕەحمەت بە ئێمەش بکە یا ڕەب العالەمین ئیلاهی بەخوا ئەگەرچی ئێمە توانا و تااقەتی بەرزبوونەوەمان نەبێ بۆ لای تۆ بەڵام بەخوا بەدڵ دینەکەی تۆمان خۆش ئەوێ و ئەمانەوێ نزیک بین لە تۆ ئەمانەوێ لە پلەی ئەحسانە بین ئەمانەوێ لە مقڕەبینی تۆ بین دایا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت قبوڵمان کە ئیلاهی ئێمە لە زەمانێکە ئەژین زەمانێک پڕە لە فتنە زەمانێک پڕە لە فەساد زەمانێک پڕە لە شوبهات زەمانێک پڕە لە شەهەوات زەمانێک کە خوێنمان لێ ئەتکێ زەمانێک یا ئیلاهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شکستەیە ئێمە لەم زەمانی شکستەی ئومەتە ئەمانەوێ بەرەو لای تۆ بین ئەمانەوێ هەنگاو بۆ لای تۆ بنین ئیلاهی ئەزانین زامار و بریندارین بەڵام پەروەردگارە ڕەحمەتی تۆ زۆر زۆرە دەستمان گرتۆ بە ڕەحمەتی تۆ تەقە لە دەرگای ڕەحمەتی تۆ ئەدەین هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە دەی ئیلاهی قبوڵمان کە دەی ئیلاهی وەرمان گرە دەی ئیلاهی بمانگێڕە لەو عەبدانەی کە بە تایبە سەرپەرشتیان ئەکەی تو گەورەی خۆت ئیلاهی ئەگەر تووشی غەفڵەتێک هاتین لە ڕەمەزانە زوو بمانگێڕەوە نزیکی خۆت دوورمان مەخەرەوە لە خۆت یا ئەکرەم الئەکرەمین توانامان پێ بدە هێزمان بدەرێ بەهێزمان کە نوێمان کەرەوە ئیلاهی خۆشەویستەکەت صلی الله عليه وسلم فەرموویەتی کەسێک کە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو ئەبێ بە ئیمان و احتیسابەوە وەک وایە کە ڕەمەزانی تەواو کرد یەکەم ڕۆژی لەدایک بوونی بێ ئیلاهی داوات لێ ئەکەین بمانگێڕە لەو عەبدانەی کە ڕەمەزان بەسەرمانە تێ ئەپەڕێ و وەکو یەکەم ڕۆژی ژیانمان ژیانێکی نوێ دەست پێ ئەکەینەوە ئیلاهی ئێمە گوناهانێکی زۆرمان بەرز کردوتەوە بە شەو گوناهمان بەرز کردوتەوە بە ڕۆژ گوناهمان بەرز کردوتەوە بە ئاشکرا کردومانە لە دڵی خۆمانە کردومانە گوناه خەتەرەی کردو بە دڵمانە پیس بوون بە گوناه هاتوین پاکمان کەیتەوە یا ئیلاهی هاتوین تەقە لە دەرگای ڕەحمەتی تۆ ئەدەین نوێمان کەیتەوە بەهێزمان کەی خۆڕاگرمان کەی لە بەردەم فتنە و فەسادا بەهێزمان کە و ڕاگیراومان کە یا ڕەب العالەمین بەخوا پەروەردگارە تۆ خۆت ئەزانی ئێمە دەرەقەتی شەیطان نەئەهاتین بە ڕەحمەتی خۆت شەیطان لە کۆڵ کردینەوە بەخوا دەرەقەتی نەفسی خۆشمان ناین بەخوا لە زەلکاوی نەفسمانە تێوە گلاوین بەڵام ئیلاهی ئەزانین کە تۆ زۆر بەڕەحمی ئەزانین عەبدەکان ساغەکەیتەوە پاگەکەیتەوە ئەزانین هەر ئەمانەتێ بەردەستی تۆ کە ئیتر زایە نابێ هۆ ئەو کەسەی کە سپاردە قەت لای زایە نابێ وا خۆمان سپاردەی تۆ کرد زایەمان مەکە لەم کاروانە یا ڕەب العالەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت لێمان خۆش بە یا ڕەب العالەمین ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین ڕەوشتمان سەلامەت کە یا ڕەب العالەمین دڵمان ساغ کە بۆ خۆت یا ڕەب العالەمین پەروەردگارە بەخوا ئەم خوشکە بەڕێزانە تاجی سەریان ئەم گەنجە بەڕێزانە تەوبەی دڵیان پەروەردگارە هەر هەمویان هاوار و نرکە و ناڵەیان تەنها بۆ لای تۆیە بەخوا دڵیان هاوار ئەکا بۆ خۆشەویستی تۆ بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە دڵی پاکی ئەوان بە لەچکو و تاجی سەری ئەوان دوعاکان بەرزەکەینەوە تۆ لێمان وەرگرە یا ڕەب العالەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە دڵی پاکی ئەم مناڵە بێگوناهانەی لەگەڵمانان قبوڵمان کە لای خۆت یا ڕەب العالەمین خوای گیان سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی عەرزی کە لەم کاتی بەهارەیە ئێمە دانیشتین لە خزمەت فەرمایشتەکانی ئەوە لە خزمەت دین و بەرنامەکەی ئەوە خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە خوای تۆ خۆت شاهیدی کە چەند حەز ئەکەین بە لیقای ئەو کە چەند حەز ئەکەین دەم و چاوی جوانی ئەو ببینین تو گەورەی خۆت ئەم ئیشتیاقانی دڵی ئێمەی پێ بگەێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە باسمان کە لە خزمەتیا یا ڕەب العالەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ئومەتی ئەو خۆشەویستە قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین
لە بەهەشتا هەر هەمومان پێکەوە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆکەرەوە تو گەورەی خۆت خوای گیان ئەگەر کەسێکی تاوانباری بێ کەڵکمان تایە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە حورمەتی جەمعی پاک بە حورمەتی کاروانی خواناسان پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت هەر هەمومان پێکەوە لێمان خۆش بە هەر هەمومان پێکەوە لە قەریبینی خۆت حساب بکە ئیلاهی بەخوا ئەم خۆشەویستانە کە هاتوون یەک دنیا گرفتیان هەیە دڵیان پڕە لە گرفت و مەشاکیلەکانی دنیا تۆ خۆت ئەزانی چی بۆ ئێمە باشە تۆ خۆت ئەزانی کام شتە بۆ ئێمە سوودی هەیە بۆ دینمان بۆ دنیامان تۆ پێمان عەتاکە تۆ خۆت سەرپەرشتیمان کە مەمان دەرە دەستی خۆمان چرکە ساتێ یا رب العالمین ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان خۆش بە لە گوناهی مردوەکانمان خۆش بە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان خۆش بە لە گوناهی وەچەمان تا ڕۆژی قیامەت خۆش بە لە گوناهی مامۆسا و قوتابیمان خۆش بە ئیلاهی داوا لێ ئەکەین لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆش بە خوایان لە هەر شوێنێک هەن لە هەر کاتێکا بوون هەر ڕەنگێکیان هەبووە هەر زمانێکیان هەیە بە هەر جۆر و شێوازێکن گوناهبارن ئەولیای گەورن یا ئیلاهی داوا لێ ئەکەین لە هەر هەمومان خۆش بە لەم ئومەتە یا رب العالمین خوایان بەخوا دڵی ئەمانەی کە لێرن لەبەر من نەهاتن ئیلاهی تەنها لەبەر خاتی دینەکەی تۆ هاتن تو گەورەی خۆت خوایان ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە قبوڵمان کە لای خۆت قەڵەمی قبوڵیمان لێ بدە یا ئیلاهی داوا لێ ئەکەین وەرمانگرە لای خۆت یا ئەکرەم الأکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لبناه من الشوي وجبوري خالي من قبولك ويقول ما جرى رمضان بكاتب باشترين مانگا كان باشترين كاتكان جيان من ويقول توفيقهم لا يبدا والسلام عليكم ورحمة الله وبركاته